پێداویستی قوتابخانە بۆ پۆلی 11 زانستی. بابەتە گرنگەکان: جانتایەکی گەورە چونکە دەفتەر و کتێبتان زۆرە، ساندێکی سەرمێز بۆ کۆکردنەوەی بابەتە قرتاسەکانتان، جستان یانیش میحفەزەیەکی قەبارە مامناوند، 6 دەفتەر بۆ وانەکانی کوردی، ئینگلیزی، عەرەبی، بیرکاری، کیمیا، فیزیا. دەفتەر پلانەری ڕۆژانە یانیش ساڵانە. دەستەیەک هایلایتەر بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان. بۆردێکی قەبارە مامناوند یانیش گەورە کە وەکو دەفتەری مسۆدا ئەتوانن سوودی لێ ببینن. ستیکەرێکی لەم شێوەیە. ستیکەرێکی ئاوی بۆ وانەی زیندەزانی و فیزیا سوودی لێ ئەبینن. چەند ستیکەرێکی لەم شێوەیە بۆ دیاریکردنی لاپەڕەی بابەتەکان یانیش بابەتە قورسەکان و بابەتە گرنگەکان. دەستەیەک جافی ڕەنگاوڕەن بژمێری زانستی یانیش حاسیبەی علمی کە پێویستە کردارەکانی لۆگاریتم، توان، ڕاگ، ساین و کۆساین و تانیشی تێدابێت. قەڵەمنووکێکی ئەسلی تا هەموو مانگێ قەڵەمنووک نەکڕیت. هەبوونی تایمەرێک وا ئەکات لە کاتی خۆیان سایەکانە تەواو بکەیت. بابەتە ناگرنگەکان هەبوونی یەکێک لەم جۆرە فایلانە. ئەم جۆرەیان کە زۆر گەورەنیە قەبارەکەی کە ئەتوانن وەرەقەی تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ و سەری ساڵی تێبکەن. هەروەها ئەم جۆرەمان هەیە کە لە سێ گریفان پێکاتوە، یاخود ئەم جۆرەیان کە خۆم 4 ساڵ بۆ زانکۆ بەکارم هێنا بۆ بابەتی مەلزەمە و فایل و حاسیبە و کارتی هەموو ساڵەکانی خوێندنی تا جێگابێتەوە. یان فایلێکی لەم جۆرە کە بە هەمان شێوە ئەتوانن بۆ زانکۆش سوودی لێ ببینن. دەستێک لەم وەرەقە ڕەنگاوڕەنگانە لەگەڵ مەقەستێک بۆ دروستکردنی فلاش کارت، بینەری ڤیدیۆکانی ئایندەمان بن، پلانەرێکی ڕۆژانە، کاتژمێرێکی سەرمێز، تێبڵ لامپێک، پانکێکی بچووک، ستاندێکی کتێب و دەفتەر، کلێنکسی وشک یانیش تەڕ، پرنتەرێک کە بۆ وانەکانی کیمیا و زیندەزانی و فیزیا سوودی لێ ئەبینن، لەنچ بۆکسێک ئەگەر بێت و لە ماڵەوە خوازێن بەرن بۆ قوتابخانە، دەفتەرێکی تێبینی. چ قۆناغێکی تر ماوە ئەتوان لە کۆمنت پێمان بڵێن.